بڵاو بنران بابێکەوە سەیری دیمەنێکی ڤیددیۆیی بکەین بزانین وەک ئەوەی لە قورئاندا هاتووە وەک ئەوەی دکتۆر وەمانی باس کرد هەمان ئەوەیە کە ڕقنەگران ئەڵێن سەبارەت بە دروستبوونی بەڵکو هیچ لێکچوونێک نییە لە نێوانی شێوە زانستیەکەی و ئەم شێوەیە کە لە قورئاندا هاتووە فەرموو. Between 3 and 4 weeks, the body plan emerges as the brain, spinal cord, and heart of the embryo are easily identified alongside the yolk sac. Rapid growth causes folding of the relatively flat embryo. This process incorporates part of the yolk sac into the lining of the digestive system and forms the chest and abdominal cavities of the developing human.
by 6.5 weeks, the elbows are distinct. The fingers are beginning to separate and hand movement can be seen. Bone formation, called ossification, begins within the clavicle or collarbone and the bones of the upper and lower jaw. بەڵێ بینانی خۆشەویست دوای سەرکردنی ئەم دێمەە ڤیددیوە دیارە پیساگەرێکی زۆر ئەوروژێت بە بزانین بەڕز کاکتۆر عەبدوڵڵاحی چیمان پیاڵێت. بسم الله. والله من هیچم لا نەوروژاوە ئەگەر حقیقت یعنی زۆر بەداخەواڵێم پیاوێکی وەکو کیث مور قسە ئەکا لە مۆزوعی علمی ئەجینەیە. کیث مور ئوستازە پرۆفیسۆرە لە علمی ئەجینەیە، کتێبەکەی تەرجمە کراوە هیومن دیڤلۆپین. ئەوە کێسەکەن لێرە ئاماژەی بەناوەکەی کرد کیث مور بۆ 25 لغۆی عالەمی لەوانە یابان و هەموو ئەوروپا و خۆشی بە لە کەنەدا لە جامیعەی تۆرینتۆ هاتووی ئەخر خەشیم تۆ ڕەخن لە چی ئەگری زۆرم پێسەیرە یعنی خەڵکێک بەو جورئەتە بەو فەبرەکەیە بەو شێوەیە دێن ئاەت و حەدیث و دار و بەرتێکەڵەکەن جارە نیوەی هەرڕەسم بوو هەر ڤیدۆ بوو کە ئەوە بۆ خۆی خەڵقی خوایە من تێناگەم لەوە ئەو پێش چاوم پیشانەیە دوایی زمان و دەمەکەین پیشانەیە خوای گەورە خۆیە فەرمی ئەلەم نەجعل لەهو عەینەین وەلیسانن وەشەفەتەین کە ئەمانە باشترین بەڵگەیە کە ئەمانە بۆ خۆی مەراحیلی خەڵقن. بەڵام ئەوان باس لە مەراحیلی تەسەلسولەکە ئەکەن، باس لە مەراحیلی تەسەلسول
مثلا سەرەتا مثلا یەکەم پیسارکەوی ڕژێنێ لەسەر مەسلەی دروستبوونی مثلا تۆی پیا و هێلکۆکەی ژنە یعنی بە پێی مثلا ئاەتێک دەڵێ ئەمەی پیا و کە گوایە لە بڕبڕی پشتیەوە دروستە بێ و ئەمەی ژن لە سینجی یعنی ئەڵێن ئەمە کەی ڕاستە لە کاتێکە ئەمەی پیا و لە پرۆستات بەڕێن ئاوەکەی دروست دەبێت و تۆکەش لە گونی و ئەوەی ژنیش هێلکۆکەیە لە هێلکەدان مثلا دروست دەبێت ینی ئەم ئاەتە کە لە قورئانە هاتووە ئایا تەفسیرەکە لە کۆندا بەهەڵە لێ تێگەشتن لەبەرەوەی کۆمەڵە شت نەبووە لەو کاتە یا ئەوە تا مثلا ئەم تەفسیرانی ئێستا خوێندنەوەیەکی تری نوێ ئەکەن ئێوە بۆ ئەم ئاەتە باشە من تێناگەم کابرا کە هاتووە ڕێی ئیبن کەسیری هەناوە و توتی مضغە هیچ گومانێکشمان نییە لەوەی کە ئەمە مضغەیە هێناویشێتی ئەڵێ ئەمە لە شووی مڵغا ئەچێ ئەمە خۆیان کردوانە جارێ مزغە هەل لەسکی دایکا بۆ خۆی کە ئیمبرۆلۆجێکی پیشانان سی شەیپە ئەیدان چۆنە هەرڵی تاقمە لە ژێردانە هەر بۆ خۆی شکلەکەی وایە ئەتوێ خۆی گەورە پێی بڵێ چی خۆی گەورە پێغەمبەری خوا فەرمێ ئەلا ئینە فی الجەسەدی مضغە ئێمەش خۆشمانڵی مضغەیە ئەوە مضغە کە پاچەیە گۆشتە دڵیش هەر پاچەیە گۆشتە من نازانم ئەوە تەقوی قسەی ئێمەیەکە دیان تەقوی قسەی خۆیەکرد من پێم وایە ئەوانە کۆمەڵی هەرزە و خەڵکێکن کە ئەبین الحەمد ئەمڕۆ گەنجێکی زۆر بە ئیجازی علمیە گەڕێتەوە بە قورئان یانەوێت بەم کەڵەکە بەردەڕێ لەو شەپۆلە بگرن ئەمە جوهدێکە بەڕاستی من نازانم یعنی مەوەکو دکتۆری پێکەینم پێیە بە قورئان پێکەینم پێیە نازانم چۆ وەڵامی بەرەوەکو کابراوەتی وتێرە کاکە خەسەن و حوسین کچی کام دوو لە ئەولیا بوونەتی کاکە من تێناگەم يعني من نازم لشو بوي راس كموا بسيطرين نمونة كإذا كان هاد حزة كان بسريعي بيعبشم كإذا كان والله مي أوي جنابي اشتدى موا هوي كأو باسي كابليرانيا دسي منال بشانيا أو شاي منال بشانيا أو سري منال بشانيا أو أنشأناه خلقا آخر هي نفهم أوي كأخوي جور اللي بيش أوي أبوي باس كردي أو بشاو بين ريه كتوبة كاميرا بيشان ميت خوي جورش تيكي بوم باس كردوا كم نالكش لدايق بي ولا باري شيء تو بس خوينه بيني علي او خوينيان علاقه خوي جور نايب علاقه يعني شي علاقين هالواسراو اخر ببيش تو نايبني زيكترين نمونه ليوي زالوا علاقه يعني شيء علاقه يعني خلي واستي اما هيج جمالك الا ما ينام يعني تفسير كمان وين مثلا تفسير قرطبي ادري اي من الدم يعني كل يؤخذ من كلامه ويرد إلا صاحب هذا القبر هم كسيقسكي ورجيله يعني علاقة لا أوان لا مفسرانا بتيانا دم يعني جمعي دم كان أميجان حتى إستاكنش ما مصيان إستاكنش جوان ليما زور بي ما مصياني آيني حتى إستاكنش هنديك يعني هكذا تا هلا ولا مصلي روح كردن ببري من الله كي إستاكن حديث آيتكي هنا باسي كر كحديثكي بغمري خاصة صار فما كي بيشرب أما جمع بيها إن أحدكم يجمع خلقه في بطن أمي 40 يوما بلى أما 40 يوما بغمري خاف ماشي فما يك كان خلقك كو أكريته ولا سكيدايك على الرجع ثم يكون شيء آخر أو أمانة دي علمي تانية ككبرى حديث أبريني يعني أوي كخوينا يفريدا ثم يكون في ذلك علاقة مثل ذلك هل لويا هل لو تشليا أبي بعلاقة ثم يكون في ذلك مضغة مثل ذلك يعني هل لو تشليا واقع كنا قوري ثم يرسل الله إليها ملكة دواي تشل خوای گەورە مەلایکەتی بۆنێ لەو کە ڕۆح کابە بەریا ئەم هاتووە چلو چیوی وە کردومەتەوە کە هۆی حەوم حساب نەزانم بۆی کردومەتە 120 کردوێتی بە 4 مانگ ئەمە چ عەقڵێتێکە لەبەرەوە ئەم هاتووە زۆر بەڕووکەش لە شتەکان تێگەیشتووە یعنی من نازانم ئەوی لەو چ لە ڤیدیۆیەکا بینی بێتی کوڕ و بێتی وەڵا خۆ منیش عەقڵم بە شتێکە بشکێت و باش تێ دروستکەم ئەجینا ئەمانە هیچ ئەساسێکی علمی نییە حەزەکەم بزانیت ئەو باسی چیم بۆکە باسی سنگ بۆکە باسی سنگ آخر إسكال لشي إنسانك درست به آخر إسكال لشي إنسانك درست به كإم بي وتر تشست هل أو سنگ بس لا هي الكوكي جنة يعني كلا سنگ درست به نعم بس خوي قرأ فلينظر الإنسان مما خلق سورة طارقة أم وايد تفسير كده كل ما قيوم لي كاك أو دور للريتو نازانم أو تشوف فوزايك أو يعني من بيم خوشها
ئێسش دووبارە و سێبارەیەکەمەوە کەسێکی علمی هەبێ لەم کوردستانەیە با بێن دانیشی مناقەشەی ئەم مۆزوعە بکەین بەداخەوە من لە حەڵقەیەک ئەم مۆزوعانە هیچ تاوا نابم پێشم خۆش نێک کابرای ڤیدیۆیەکی خستوێتە بازاڕە و قسەیەکە فڕیدا و حەزەکەم کەسێ بێ ئەلێرە دانیشێ بەرە دوو کابرا حدەم قسانی تۆوانیە بەڵگە بێنە 10 حەڵقە لەگەڵ یا دانیشم هەتا گەمە سەرنجامێ لەگەڵیا مەرجێ من ڕاست بەڵکو ئەو ڕاست بێ بەڵام پیاومەوێت من تەحەداشم کردو ساڵێک لەمە پێش 2 ساڵ لەمە پێشومە پیاوێکمێ بێ لەگەڵ مادانیشێ نەک بە قووەتی خۆم بە قووەتی ئەم دینە لەبەرەوە هاتۆ باسی چی کردووە هاتۆ باسی يخرج من بين الصلب والترائب صلب چی ئایزەکەم صلب لە خوار دەفەی شانەوە پێوتێ صلب هەتاوەکو چۆ هەتاوەکو خوارەی فەقەرەی پشت خێری فەقەرەی پشت بەڵام بۆچی تا ئێستا تەفسیرە کوردیەکانی خۆشمان لەناو بازاڕە ئەڵێن بڕبڕی پشت يعني من سيري مثلا تفسير يعني زور لو تفسير أنا مثلا سيري ما كردو أمانة بيتوايا لسر تفسير كونا كان رويشتون دم خوش كاكا من جان أما جاري بشتو بربري بشت كأجر شو نكيب بشام بم هر هم يك باتشي آوابون كهر هم يان بيو جني تاريتش هر هم اللي بشتوا يك باتشو من يك جانا كراهنا توا منال بۆچی ناتوانێت پێش 6 مانگ لە دایک بێ مناڵ باسی شتێک منەمەوێت تێ بگەێنم ئێسم زۆر دوورە ڕۆم تۆ نزیک مەکەیتەوە منال بۆچی ناتوانێت پێش 6 مانگ لە دایک بێ لەبەر ئەوەی کە کۆئەندامی هەرسی کۆئەندامی و دەماری پێکەون لێک جا نەبوونەتەوە ئینسان بۆچی ئەگەر زرایی بێشێ لەسەر تەفەیشانی هەز بە ئازارەکە لەبەرێک ئەمان هەردووکان کاتی خۆی لێوە هاتون گیا نەبوونەتەوە کە خوای گەورە باسی پشتەکە ئەمە کاتێکە ئەسڵەن گیا نەبوونەتەوە ئەمە خوای گەورە هاتووە دیفرەنشیشنی کردو و جیای کردوونەتەوە و سپێشاڵیتی هەر خانەیەک و هەر تشوێک و هەر ئەندامێکی دیاری کردووە لەبەرەوە ئەمە کاتی خۆی حتا کڕکڕاکە ئیساکەنە با ئەو پیاوە بێت من تەحەدایەکەم کە باسی ئێسکەکە ئێسک چەند جۆری هەیە من لەوە پرسم ئایا ئەوە زانی ئێسک سێ جۆری هەیە ئایا ئەوە زانێت کە کڕکڕاگەش هەر بەشێکە ئێمە بە هەمیانەڵین سکیلیتن لە عەرەبیان يعني كركراغاش هەر هەمووی بەڵام لە زمانی عەرەبیا دوشتی جیاواز نین ئازیزەکەم خۆ قورئان نایەت ناوی یەکی ئەمانە بەرێ شتێکی ڕق کە هیکەلی ئێسکی هیکەلی ئینسانی هەڵگرتووە گۆشتی پێوە نووساوە پێوترێ عیزام ئەمە بە مەعنا ڕەهایەکەی بەڵام بیرمان نەچێ مەعنای غەزڕوف لەو کاتەیە غەزڕوف هەر شتێک نەبوو پێ بوتێ غەزڕوف لە زەمەنی خۆیە تێگەی لەبەرەوە هەموو شتێکی ڕق کە هیکەلی عەزمی هەڵگرت بێ پێوترا عەزم هەموو شتێکی نەرم پێوتاوە گۆشت ئەمڕۆ من تۆ پێڵی ماسوولکە کەواتە هەر بەپێی تەڕوانینی ئەو کاتی بیرکردنەوەی خەڵک بالضبط هەر علمیەنیش وایە تۆی ساکەنە حیوانێک بێنە ئەو گۆشتێکی خۆی و گۆشتە یا ماسوولکەیە دەبرە بچۆ بڵای کابرای بڵێ کاکا 2 کیلۆ ماسوولکەم بەرێ بزانە قەسابەکە دەرێ ناکە بەستی چی لێرە نییە بەستی ئەوەی ئەمە گۆشتە بەڵام هەتا ئەو کاتی کە ئیشی خۆی کرد هەتا لە ئینسانەکەیە بوو هەتا لەوەیە بوو بۆ جوڵە بەکارە هات ئیشی تری پێی بوو کۆلاجینی خەز نەکرد بەڵام کە هاتە دەرەوە بوو بە شتێکی تر بوو بە گۆشت و ێساکەنە من تو ئیسفادەی لەکەین ئەمانەش یەک شتە لەبەرەوە ئەو مستەڵەحە وردانە قورئان کتێبێکی ئیمبرۆلۆجی نییە بەڵام کیثمۆر ئیمانی پێ ئەهێنێ کە لە مؤتەمەرەکەی هەستا وتی من شایەت تێدەم ئەم قسانەی کە ئەکرێ ناکرێ محەممەد دەگیرفانی خۆی دەرهێنا بێ وتیانەوە ئەڵی چی کابراتۆ وتی بێم قورئان لای خواوە بێ تۆ مەسیحی نیت وتی من ئیمانم هەیە کە مەسیحیەت و ئیسلام لە یەکسەر چاوە هاتووە وتیگە ئەو زەختە نەفسیەش نەبوایە کە لەسەرم زەختە ئیسیماعی ئەوەشمانە بوو ئەوەش وانە کە کیس مۆزۆ جوانێڕان ئیسلام بوو مسلمان بوو دوای چەند ساڵێک مسلمان بوو یعنی مسلمان وتی زەختێکی ئیجتیماعیم لەسەرەکە ناتوانم مسلمان بم دوای کتێبێکی دەرکرد 3 حەڵقەی تەسجیل کرد لە تەلەڤیزیۆنی کەنەدیا مطابقة علم الأجنة لما في القرآن والسنة جوابی هەموو مشکوکەکانی دایەوە یعنی کابرایەک بۆ بێ لەم پلەیە لەسەر ئەمە مسلمان بێ و لەسەر ئەمە بگەڕێتەوە بۆ لای خوا تۆ بێ مناقەشێکی لە ئیختصاسی خۆیە ئەمە بەڕاستی ئەمە ئەو ڕۆژەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئیذا ئوسنیدە الأمر إلى غیر ئەهلی ئەمە ڕۆی بیڵەنەمانە ئەوەی کە دەم لە هەموو شتێ ئەکوتێ حەزەکە لە هەموو شتێکا فەرسەفە لێیا و قسە بکات و ئەمەش پێ دەڵێم ئەڵێ جوانترین تەصنیفی هەتا ئێستاکەنێمە لە کتێبەکانی ئیمبرۆلۆژی و علمی ئەجینیا بینی بەتمان تەصنیفی قورئانە هیچ تەصنیفێکی ترمان نییە بەقەر ئەوە جوان بێ لەبەرەوە ئایزەکەم با بکەڕێنەوە سەر پرسیارەکەم ببوورە کە فەرمێ سوڵب لەگەڵ پشتەکاتی خۆی یەک بووە جێرم سێڵەکان لەکوێوە بۆی هاتوون جێرم سێڵەکان هاتوونەتە ناو جینی تاڕیجەکانەوە لەکوێوە لە بینی تەڕائیبیانی پێشی سنگ لەگەڵ چییە لەگەڵ پشتە وردە ئەمە کشاوە لەکوێوە لە پشتی مەعیدەوە
سراسم پێی پیشانە بم من پرسیارەکەم لێرە سەرەتا دکتۆر پرسیارەکەم لەسەرەوەیە ئەڵێ يخرج من بين الصلب والترائب مەبەستی لەوە ئەوەیە کە ئەو ما ئیدافقە یعنی ئەمەی پیاو بەڵێ لەگەڵ ئەمەی ژن ئەم دووە کە یەک ئەگرن نوتفەکە دروستەکەن بەڵێ ئەڵێ ئەمەی پیاو لە بڕبڕی پشتیەوە دێ ئاوەکەی ئەمەی ژن لە سنگیەوە دێ یعنی خۆی پرسیاری ئەم ڕەخنەگرەکە کە ئەم ڤیدیۆی دروست کردووە لەسەر ئەوەیە نەک لەسەر ئەوەی کە مناڵەکە سەرەتاکە دروستە بێ و ینی ئەمەی کە تۆ باسی ئەەکەی ئەڵێ مەسەرەن ئەڵێ ئەم ئاەتە باز لەوە ناکە کە ژن هێلکەدانی هەیە و هێلکە دروستەکە دەم خۆش من ئەزەی چوەنە منکو عرضم کردی من زۆر خۆم لەوە بە بەرزترە زانم جوابی شتێکی ئاوا بەمەوە بەڵام هەر لە بەقسەکەی جەنابەت ئەچمەوە سەر ئەو مۆزوعە خۆی گەورە فەرمی یەخرج من بینی چۆ من يعني between صلب وترائب صلبكي لدواء داناوة ترائب يعني لشوا يعني لو بينها يعني بشي كيجنيه لبشت كيس اما جمان بيكرت بله بپشتو نوساوە بەڵام بەشێکی ژنیە لە پشت لە بینی پشت و سنگایە هیچ هی پیا و هی ژنیش هی پیا و ژنیش ئەگەر کاتی خۆی قورئان بیتە لە شوێنێکەوە دەرەچێکە پێوتێ خسێ و پێوتێ جاکاتی خۆشی کەویستویانە گاپێن گونیان دەرهێناوە هەنت خوانجا معلوماتە خۆ دەشتێکەکانی لە حشتی شاوایان زانیوە لە وڵاخی شاوایان زانیوە باش قورئان نییە مامەساڵ تۆ زەین چۆن تۆ مۆزوعەکان ڕا بەجێ مێڵە من پڕمە زانانی بەڵێ کاتی بەرنامەکەشمان کەم ماوە پرسیاریشمان ماوە پرسیارەکە گرینگە پرسیارەکە کردووە مۆزوعەکە وەرژانە ناژێری چاپەمەوە بەڵێ نابێ صلب و تەرائب عزیزەکەی من خزم لە خزمەتان دە حەڵقەیەتی لەگەڵ تا دانیشم صلب و تەرائب ئەمە لە پێش و دواوەیە ئینسان کە صلب دروستە بێ لە ئینسانە ئەمما دێ لەسەرەوە یەکەم جار ئێمە کە مناڵەیە بۆ لامان ئەڵێ دوکتۆر وەڵا گونی دانە بەزیوە بۆ شووە گەڕین لە گونە یەکەم جار لەم ناو لە حەوزا بۆ یەگەڕین دوایی ئەچین بۆ ناو سکی بۆ یەگەڕین زانین لە چوە ئەم گونە بەجێ ماوە چکە بۆ ئەسڵی گون لەوێوەیەت لەسەر چاوەکەوەیەت کە پێوتێ گۆناد یان پریمیتیڤ جەرم سێلز یعنی خانەی بیدایی دروستکردنی تۆ خۆی گەورە ئاماژە بە چی پێکە خۆی گەورە چۆن لە بی باکتێریا ئاماژە بە سەر چاو پێکە خۆی گەورە ئاماژە بە ناڵێ ئەستێرە سیریکە باشە خۆی گەورە ئاماژە بە سەر چاوی تۆوەکە بۆ ئەکا مەبەستەکەت گەیشت زۆر واز مەبەستەکەت گەیشت سەبارەت بە پرسیارێکی تر کە لە سوورەتی ڕەعدا کاتی بەرنامەکەش زۆر کەمە ئەڵێ هاتووە ئەدرێ الله يعلم ما تحمل كل أنثى دري أم آياتا أو من بيدلي ك پیغمبر درود خوای لەسەر بێ نەیزانیوە کە مرۆڤ یعنی سەردەمێک دێ کە ئێستادا مرۆڤ ئەزانێ کە سکی دایکێک چی هەڵگرتووە نێرە یان مێ ئەمە هەم دیار بوو لە ڤیدیۆکەشە هەمان پرسیاری ڕۆژان بوو بەڵێ یعنی جرابتە توێ بڵێ چی یعنی شەرمەکە ئەڵێ قورئان وا ئەڵێ کە نازاندرێ مرۆڤ چی هەڵگرتووە نێرە یان مێ لە کاتێک ئازانست ئەمڕۆ لە بێگومان خۆتزانی پێمان ئەڵێ سۆندەر لە ناو زشکی دایکی ئەڵێ مەسەلەن ئەمە نێرەیان مێ باش خۆی بە سۆزە بە کورتی چ من زۆر سێرم لێ ئەڵم باشە کاتی خۆی ئەم هەموو معجززیان لە پێغەمبەری وا خوابینیوە خەڵک چۆن مسلمان نەبووە باشە من ئەگەر ئێستا هاتم ئەم مۆزوع ئەمەکو خۆی بۆ لێگایەوە ئەم کابرا ئیمانێنێ نەبخەوە چوە قەراری یاوە ئیمان نێنێ باکلی مبەشیر باکلی قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەبێت مسلمانەکان کە گەورەترین سلاحیان قورئانەکەیانە بەکاری بێنینەوەکو سلاحی دژی خۆیان ئەوکو خۆیان سلاحەکەیان دژ بەکار بێنینەوە پێیان بڵین هەرچی دڕاست و دروستە لە قورئانە تازە نییە هەرچی تازەشە لە قورئانە ڕاست نییە تێگەڵم چی بەڵێ يعني أوان يعني وابئ بلين إن الصحيح في القرآن ليس جديدا وإن الجديد ليس بصحيح سيدان بلايكا يعني وامان تي أجيني كقرآن شتي تعزيت يعني أوي تعزش بحساب إيه وباسي كان راز نية وني نظري كان مالين باش فوق أخوي جاي بسعرك وبمو يقدق كاتمان مو قرم تشيل يقدق كم كاكا هيج نعلم باشا بەزش مۆسە کتێبەکەی منهج باشە خۆزگە مەجال مەبوو لاپەڕی 270 لە جێنیتال سیستم دروستبوونی سێکس لە مناڵە ئەو ئەڵێ تەحدیدی مناڵ لە یەکەم ڕۆژی سکەکەوە ئەکرێ
کە هێلکە و تۆیەکە گرن نەخێوانیە ئەڵێ لەو کاتەیە برێن ئەمە دەرئەکەوێت کە نێر ئەبێ یامێ لە کاتی تەلقیحەکەیە بەچێ زانێ بەس خوا الله يعلم ما تحمل كل أنثى يباشا خو لدري شو تو جاكيتو اكس واي جاكيتو زانست لناو رحم شا اتواني اتواني مثلا وابكا منالك نربيان ميبي شلون با بيدي قلت لهم اندازي مثلا كروموسومي واي يعني لقى كروموسومي دباتيو جينم خوي قرا في المية ويعلم ما في جيه ما في شوشه لدروا ما في شو ما في الارحام فمي خوای گەورە ئەزانێت لە ئەرحاما چی هەیە نێرە یان مێیە لەوە کۆمەڵە مامۆستا لەگەڵ مام متفق نەبن بەڵام بە تەحەداوە ئەڵێم ئەمە ئاەتە بۆ چونکە حەدیثەکە بۆ مان تەفسیرەکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مەلایکەتەکە ئەڵێ ثم قال يا ربي أذكر أم أنثى فيقضي ربك ما شاء فيكتب الملك چەند ڕۆژ هاتووە بەسەریا مەلایکەتەکە بەستاوە بە دیارەوە نازانی نێرە یان مێیە ئەڵێ خوای گەورە نێرە یان مێیە خوای گەورە ئیعلانێکە کە ئیعلانی بۆ من و تۆ کرد ئینجا ئیعلانیش بۆ بەشەریەتە بێ کە ئەکرێ ئەمە بزان نێریان مەیە حەزەکەم کاتی بەرنامەکەمان زۆر کەم وڵای نایبڕمەوە من نیو دقیقەی ترش دەمێ عزیزەکەم من پێ دەڵێم بەشتەی علمی لەگەڵا باسەکەم جۆ لە برای خۆ بگرە فەرمێت the gonad do not acquire male or female morphological character under the 7 weeks of development فەرمێ هیچ کاتێک گۆنادی مناڵ ئەندامی زاوزەی مناڵ لە ناو سکی دایکە هیچ علامەتێکی نێری و مێی وەرناگرن هەتا حەو هەفتەی حەو هەفتە کاتە چەند تۆ بێن بڵێ ئەوە چی ئەگەر دەری بێنیت مناڵەکە بکوژی لەژێر میکرۆسکۆپ دیسان سەیریکەی هەتا حەو هەفتە هیچ شتێکی پێوە دیار نییە بەڵام کات بەرنامەکەمان تەواو بوو ئەخر قسەم زۆر ماوە لەسەرەوە ئینشاڵڵا بۆ ئەڵقەی داهاتوو زیاتر قسە لەسەر بابەتانە ئەکەین من لە خزمەتتان باشە برام بەڕێزان لێ داهاتنە کۆتای ئەڵقەی ئەم جارەمان تا ئەڵقەیەشتر و دیدارێشتر هەر شاد بن